ابن تيمية رحمة إخوة يوري لبي كاتك باسي فتني ابن الأشعث ذكا دلت ما أقاموا دينا ولا أبقوا دنيا. لو كلمة حاليب دل ابن الأشعث شورشيكي قوري كرت صدان كسي بكشدا وصدان كسيان كشت بلام نتيجة كي تشيبو ما أقاموا دينا أجر وتان دينكي حجاج بكالقنا خوتان نهاتن ديني شي باشتر بو خلق دابين كان ولا أبقوا دنيا ودنيا خلق شتان نيشت ئافرەتتان بێوەژن کرد، دایکتان جەرگ سوتاو کرد، مناڵتان هەتیو کرد، نە دنیاتان بۆ خەڵک هێشت، نە دینیشتان چاکتر کرد، هیچتان بە هیچ نەکرد، قۆڕتان بەسەرسەری خەڵک کرد. بە ناوی چیەوە؟ بە ناوی ئێمە دەیگۆڕین و باشی دەکەین. چیت گۆڕی و چیت باش کرد؟ بەڵام ئەوانەی کە ناحاڵی بوون دائیمەن دەهاتن ڕەخنەیان لە حەجاج لە حەسەن دەگرت، لە مطەڕف لەو سێ عالمە ئیبن سیرین کە تەنها ئەو سێ عالمە مایەوە، هەرچی زانایە چۆگەڵ ئیبن الأشعث. نەتیجەکەشی ئەوەی کوژرا، ئەوەی دەربەدەر کرا. جا هەندێک کەس هەر عیبرەت وەرناگرێ. طبعا ئەوە باشە، ئەی مسلمان لە پێناوی خوا شەهید نەبێت چی؟ برامەوە لە پێناوی خوا نییە. هاتنە لای عەبدوڵای کوڕی عومەر ڕەزای خوا گەورەی لێبێ. عەبدوڵای کوڕی عومەر سەحابیە و کوڕی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوا گەورەی لێبێ. وتیان ئەی ئیبن عومەر تۆ سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و تۆ کوڕی فاڕۆقی کوڕی عومەریت، بۆچی ئێستا نایی لەگەڵ ئێمە جیهاد کەیت؟ دژی ئەو حەجاجە دژی بۆی فتنە نەمێنێ. وتی ئێمە جیهادمان کرد کاتێک کە جیهاد هەبوو بۆی فتنە نەمێنێ و فتنە نەما. بەڵام ئێوە ئێستا جیهاد دەکەن فتنە دروست دەکەن. ئەو جیهادەی ئێوەیە فتنە دروست دەکات. ئەو بەناو جیهادەی ئێوەیە فتنە دروست دەکات. لە غەیری فتنە و خوێن ڕێژی و کاولکاری چ بەرهەمێکی دەبێت پێمان بڵێ. و ئەگەر بە ئینسافەوە سیرکەین و بە عەقڵەوە سەیری قەزیەکەکەین، ئەوەی بەناوی جیهاد کرا لەم کوردستانەی ئێمە، خوای گەورە لە هەمووی خۆش بێت یا ڕەبی، ڕۆی بە چاک و خراپەوە ڕۆی. بەڵام ئەوەی بەناوی جیهادەوە کرا، ئەوە لە خێڵی حەمەیە و ئەوە ئەنسارە و ئەوە جوندە و ئەوە چییە و ئەرێ کاکە چی بەچی کرا؟ دینی خەڵکتان باش کرد، دنیای خەڵکتان باش کرد، نابینین بەرهەمێکی هەبوو بێ بۆ ئیسلام و مسلمانان. لەم لاوە داعش هات. داعش چیتان کرد بۆ ئیسلام و مسلمانان؟ ئایا دینی خەڵک باشتر بوو؟ حکم بە ئیسلام لە عێراق و لە شام چاکتر تەطبیق بوو؟ دنیای خەڵک زیاتر ئاوەدان بوو؟ چونکە ئیسلام بەس بۆ ئاخرەت نهاتوە کاک. جاء الإسلام لإصلاح العباد في المعاش والمعاد. جاء الإسلام لإصلاح العباد في المعاش والمعاد. إسلام بويا هاتوا حالي خلق باشكا، هم لمعاشيان لدنيايان جياني دنيايان باشكا، هم قيامتيشيان باشكا. داعش چیتان بو خلق کرد؟ بو جياني دنيا خلق چیتان کرد؟ پێمان بڵێ. مووسڵتان کاول کرد، کاولتان کرد بەجارێک. ئەو منطقانەی سووریا بەدەستان بوو کاولتان کرد بەجارێک. ئەوە دنیاکەیان. ئەی دین چیتان کرد کاک؟ چیتان کرد؟ کەواتە فعلا ئەوەی ئیبن تەیمیە فەرمووی نا دینیان بۆ خەڵک هێنا، نە دنیای خەڵکیشیان هێشت، بەس کاولکاریان هێنا. بەڵام لەو کاتی فتنانە زۆر دەگمەنە کەسێک لەسەر سنەتی پێغەمبەری خوا بمێنێتەوە عەلەیهی سەڵات وسەلام و حەق بڵێ و نەچێتە ژێر کاریگەری ئەو لێشاو و لافاوەی کە بە ناوی گۆڕینەوە دێت. دەڵێ دەیگۆڕم. بۆیە حەقیقەتەن کاتێک کە فتنە دێت، خەڵکی نەزان و حەماسی و دڵگەرم لەگەڵ لافاوی فتنە دەڕوات. کەسێک کە پێیان بڵێ کاکە گیان بەرەو تیاچوون دەڕۆن بێ فائیدە، یەکسەر 100 تۆمەتی بۆ دەستی تۆمەتی بۆ درێژ دەکات. ئاها ئەوە تۆ لەگەڵ ئەم گەندەڵانەی، من تۆ لەگەڵ ئەم تاغوتانەی، ئەو تۆ دیارە مەسلحەتت لەگەڵ ئەوانە دەتەوێت بمێنەوە. کاکە من بە تۆ دەڵم لافاوێک دێ دەدبات، پەرۆشی تۆمە لافاو دەدبات، پەرۆشی ئەوم نییە، والله لەبەر تۆمە، بۆ تێناگەیت؟ نا دەڵێمانە بەکرێ گیراون، منە عەمیلن، فەرمو قوربان.